من ظلم لبعض أدبي كردية وقسيك عن بوكا ملتي كرد باوجودي قد كياني خوي نبوة وهزار صالة هيتش كس أوري وصلنا داوته وبلكو دجيت تأثيري زماني عربي فارسي تركي دا بوا وبزوري زور داري زماني عالمي بيخوين دراوة يا بو ديني هاتسي بلين قد كردي ناني لفيدا نبو بو ملتي كرد دیسان بەو حاڵەش کورد لە ئەدەبی خۆی داگەیشتوتە پایەیەکی زۆر بەرز و گەورە کە لەوەدا دەتوانێت لەگەڵ ملەتی دی شرکەت بکات. بۆ نمونە مەموزینی خانیمان هەیە. مەموزینی خانی لە ڕۆمیۆ و جوولێتی شەکسپیر ئەگەر بەرزتر نەبێ بەرامبەری دەکا و بە عەقیدەی من بەرزتریشە. چونکە جگە لە عەشق بازیەکەی زۆر شتی دیکەی تێدایە کە لە ڕۆمیۆ و جوولێتی شەکسپیر دانیە. پیاوی وەک مەولەوی تایی زەوزی یان ئەحمەدی خانی ئەوانە توانیویانە بەواسطەی مستەشرقین بەوانەی زمانی کوردی دەزانن ناوی ئەدەبی کورد بەرز بکەنەوە و لە دنیادا تەرجەمە بکەن. عەجەبە ئەگەر ئەو میلەتە بۆ خۆی ساحیبی کیانی خۆی بووایە بۆ خۆی ئازاد بووایە هەر ئەوەندە بتوانێ بە زمانی دایکی خۆی و دایک و بابی خۆی و میلەتی خۆی بخوێنێ دەبوایە چەند عەبقەریدی ئێمە تەسلیم بە دنیا بکەین دەبوایە چەندمان خزمەت بە ئەدەبیاتی عالەم دەکرد. من هاوارێکی کە دەیکەم لە ئەهلی دنیا پێم وایە هەر بۆ قازانجی دەوڵەمەندبوونی ئەدەب و فۆلکلۆریان دیاریدەی ئەو میلەتی کوردە بکەن تەنیا ڕێگەی ئەوەی هەبێ بە زمانی دایک و بابی خۆی بخوێنێ. ئێمە بە دزیەوە زمانی خۆمان دەزینەوە لە شکەوتان دەیخوێنێ. هەر ئەوەندە ناڵێم ئینسانیەت چونکە بە ئەندازێکمان هاوار لە ئینسانیەت کرد و جا بێن نەداوینەوە کە بە کولی ئینسان مەیوز دەبێت بەڵام هاوار لەوەندە دەکەیت بۆ دەوڵەمەندکردنی ئەدەبێکی زۆر گەورە و فۆلکلۆرێکی زۆر گەورە بۆ ئەوە کە ئێمەش بزانن چەپکە گوڵی خۆمان دەدەین بە ئەدەبیاتی جیهان بۆ ئەوەندە هاوارێکمان بۆ بکەن دادێکمان بۆ بکەن ئەو حەقە کەمە مەشروعە کە ئازادی زمانە بدرێ بە میلەتی کورد و ئەوەش ڕاستی دەڵێم میلەتی کورد ئەلئان منداڵی بە 4-5 زمانی پێدەخوێندرێ دەبێ بە ڕووسی و ئەرمەنی بخوێنێ دەبێ بە تورکی بخوێنێ دەبێ بە فارسی بخوێنێ دەبێ بە عەرەبی بخوێنێ تەنیا ڕێگەی نییە بە کوردیەکەی خۆی گەشە پێ بدە. ئەگەر دەبیستینەوە لە چەندێک دەڵێن ئازادی خوێندنی کوردی هەیە منداڵی کورد دەبێت 3 زمان فێر بێک لەوانە کوردیە تا سەفی 5 ابتدایی لە پاشان حەقی نییە. دەبێ ئەمە هەرچی هەمان لە زمانی بێگانەیەوە تەرجەمەی بکەین حرف بە حرف جا پێی بڵێن کوردی دەمان توێننەوە. ئەو هاوارەی من حەز دەکەم بەگوێ ئەهلی دنیا بگا و حەز دەکەم بۆ ئەوە کە مەجال ببێ میلەتی کوردیش گوڵی خۆی و چەپکە گوڵی خۆی لەسەر سەوەتەی ئەدەبیاتی جیهاندا بنێ ئەوانە هاوارەشی ئەوان بۆ بکەن. بۆ شیعریش ئەندی فکر دەکەمەوە وا بە مناسب دەبینم ئەو حکایەتەش بژێڕمەوە کە ساڵی 57 بۆ هاوارێک بۆ میلەتی کورد خۆم دەدەستگنا بگەمە مۆسکۆ لە شامەوە بە سوال و سەدەقە پارەم پەیدا کرد. ئەمما خۆم گەیاندە چێکۆسلۆڤاکیا لەوێوە پیاوانی ئەو هەر ناڵم بڵێم کوردیش و عەرەبیش هەر لەبەرەوەندە ڕێگەی هاوارەکەم نەبێ وایان کرد کە دەرم بکەن لەوێەوە بە مەقتوعی گەیشتمەوە ئەڵمانیا بە بێنان و ئاو بە زۆر پەرێشانی لە شاری گۆدەزبێرگ باد گۆدەزبێرگ مابوومەوە لەسەر چۆمی ڕاین ڕۆژێکی گریانم هات فکرم لە حاڵی خۆمان دەکردەوە پارچە شێعرێکی سکۆڵەم نووسیوە ئەوەتان بۆ بخوێنمەوە کە ئیجازە هەبێت. لەسەر چۆمی ڕاین لە ڕۆژگارێ جارێ تکا ئەشکی ئاوارە کوردێ هەژارێ بەسەر یاخوڕی شوێندەری ئەی تکەی سوود ئەتۆ و ئێرە چی دەنکە فرمێسکی بێخێ بەسەر یاخوڕی شوێندەری ئەی تکەی سوێر ئەتۆ و ئێرە چی دەنکە فرمێسکی بێخێر وتی ئاوی چاوی کوڕی کوردستانم لە دەجلە و فرات ڕایە ناو و نیشانم لە زێڕینە ڕوود و تەتاو و پەیامێ لە بەژنت لە چل چەشمە پێمە پەیامێ لەسەر خۆبە ئەی ڕاینی شۆخ و شیرین شتێک بووین ئەمەش گەرچی ئێستا ئەسیرین لەسەر خۆبە ئەی ڕاینی شۆخ و شیرین شتێک بووین ئەمەش گەرچی ئێستا ئەسیرین
چ کەڵوە و چ سیروان و ئاوێژە ڕۆیە بەدی من هەموو شۆخ و شەنگتر لە تۆیە ئەگەر لا دەچێ ئەم تەمینەک بە تیمان بە خاوەن دەبێ کێو و تۆم و زەویمان لە دڕچی نەیاران بژارێکی دەکرێ هەزارانی وەک تۆ بە شاباشی دەدرێ وتی ڕاین ئەی هێز و فێنچی دڵی من وتی ڕاین ئەی هێز و فێنچی دڵی من وەرە باوەشم بمە بەحری بێبن بە هاوار و دادت محید بشڵەژێنە بە هاوار و دادت محید بشڵەژێنە لە چەپگەردی گەردون حەقی کورد بتێنە نەبێژە ئەس کوردم ئەمە ئەس کوردی نزانم ئەف کێماسێشتەرە کوردی باخەوە کوردی بنویسە کوردی بخوێنە کوردی بفکرە کوردی عاشق ببە تە زمانش کوردی کورمانجی خوۆشتر نینە شخوارە بگرە شخوارە بفکرە بەلێ دبێژن تو زمانە نەیارە شخوارە بکی کراس سبێ دبمێنی تاز و پێخاس نەبێژە ئەس کوردم ئەمە ئەس کوردی نزانم ئەف کێماسێشتەرە کوردی باخەوە کوردی بنویسە کوردی بخوێنە کوردی بفکرە کوردی عاشق ببە تە زمانش کوردی کورمانجی خوۆشتر نینە شخوارە بگرە شخوارە بفکرە بەلێ دبێژن تو زمانە نەیارە شخوارە بکی کراس سبێ دبمێنی تاز و پێخاس